بەگومان تەشیر جیاوازە لەگەڵ ڕخنەی سیاسی بزوتنەوەی سیاسی کورد بە حکمەوەی کە چەند حزبێکی جیاواز بووە و حیزبانە کەوتونەتە ململانەی لەگەڵ یەکتریدا چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ململانێ هەبێت ڕخنەگرتنی شەبێ بەڵام بەداخەوەی کە هەبووە لە نێوانیاندا زیاتر لە تەشیر بووە وەک لە ڕخنە لە ماوەیەکی دیاریکراوی مێژوویدا ڕەنگ بێ ڕخنە زاڵتر بووە لە باڵێن لە حفتاکاندا تەشیریشی لەگەڵات تێکەڵ بووە بەڵام قاڵبی ڕخنەکە زیاتر بووە و ڕخنەی جدی هەبووە لە جواب و جوابانەوە هەبووە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بەڵام دواتر وردە لە بەتەرتیب لە دوای ڕاپەڕینەوە زمانی تەشیر زاڵ بووە وەک لە زمانێکی عەقڵانی بۆ گفتوگۆکردن هەتا ئەگەر ڕخنەشی تێدا بێ بە حکمەوەی هەروەکو باسم کرد بزنەوەی سیاسی کورد بەداخەوە لە ڕابردوودا یەک حیزبی دیموکراتی پێشکەوتوو نەبووە کە نوێنەرایەتی خەڵکی ئەو بەشەی کوردستان کە بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی هەر لە دوای ماوەیەکی کەم لە چلەکانە باڵێن دوو حزب بووە دواتر وردە ئەو حیزبانە حزبیکیان لێبۆتەوە لە کۆتایی شەستەکاندا لە حفتاکاندا ژمارەکانیان زیای کردووە ئەوانە کە کەوتونەتە ململانێ بۆ قەناعەت پێکردنی خەڵکی پشتیان بۆ بەستووە کە نەک تەنها ڕخنە بگرە هەندێک جار تەشیریش بە لایەنە سیاسیەکانی دیکە بکەن و هەمومان بیرمانە لە ڕادیۆکاندا لە نووسراوەکانی ئەو سەردەمەدا پێش ڕاپەڕینەگە بگەڕین و بۆ پێش ڕابڕین بە چ زمانێکی سەرجادەیانە قسە بە یەکتری وتراوە هەتا بەداخەوە نووسەرەکان شاعیرەکان بە چ زمانێکی سەرجادەیانە جنێو ئەوەی کە پێی دەوترێت جنێوانەش تەناتە شیر کە بریتە لە تۆمەت جنێو کە لە عەرەبیا پێوترێت سەب واتە جنێو سیفەتێکی جنێو ئامێز بخەیتە پاڵ لە ئاستی بەرزە لە ئاستی سەرکردەکانە لە ئاستی ڕادیۆ و ئەدەبیاتی و حیزبانە بێت ئەوەی تۆ توێژینەوەکرێک لە سەرەتاشەوە باسێ کرد زمانی ڕخنەگرتن و تەشهیر فاکتەری یا بنچینەکەی چییە ئەم دوانە تێکەڵەگرێ ئایا ئەمە پەیوەندی بە کەلتوریەکەوەیەوە کە ئێمە سەدان ساڵە لە ناو مێژووە 25مان لەگەڵان نەرم کردووە یاخود تا ئێسش ناتوانین ئێمە وێنای و جیاکردنەوەی ئەم چەمکانە بەڕوونی لە بەرچاومانەوە بتوانین جیان بکەینەوە ئەمە ڕخنەیە ئەوە تەشیرە بێگومان تاڵەمویەک هەیە لە نێوان ڕخنە و لەگەڵ تەشیرە لە بەگوێرەی یاسا ئەویشەوەیە کاتێک کە تۆ قسەیەکە ئاراستەی بەرامبەرەکە کرد تۆمەتێک بوو ناتوانین بیسەلمێنێمە تەشیرە بەڵام لە هەمان کاتەوەی کە پێوترێت جنێودان جنێو مەجای سلماندنی پێ نادرێت لە قانون کە جنێوەکە درا ئەو کەسێ جنێوەکەی داوە ناڵێ دێم بۆ ئەگەر قانونیانە قسە بکەین لە بەردەمی حاکم پێی ناڵێ بۆ مسلمێنە چکە بە هیچ جۆرێک ڕێگای پێ نادرێ بەڵام تەشیر کاتێک باڵێن تۆمەت ئاراستەکردن کاتێک ڕێگەی پێدەدرێت کە تۆ بتوانین تۆمەتەکە بسلمێنی ئەمە جێگەی دەستخۆشیە ڕخنەگرتن چکە ئەستان شارستانی بە ڕخنە پێشکەوتەوە شارستانی هەر لە مێژووە مێژووی شارستانیت بریتێ مێژووی ڕخنەگرتن لەوانەی پێشخۆی جا لە هەموو کای معرفەکاندا بەڵام بەداخەوە ڕەنگ بێ ئەوە بێکە زمینەیەکی هەبێکە لە وڵاتەدا زیاتر حەزی لە ینی بڵاو بێتەوە بوو لە پێ دوای ئەم کەلتورە لە ناو هەموو کۆمەلگایکی مرۆیە یاخود ئەوەی کە زۆر ڕوون لای گەلە یا ئەوانەی لە جیهانی سێمانیا کۆمەڵگە دواکەوتوەکان زیاتر ئەمەشیانوەکو تەواوی چەمکەکانی تر تێکەڵ لە جیهانی کەشە لەوانەیە لە ئاستێکە جنێودان و تەشیر هەبێ بەڵام لە ئاستی خەڵکی ئاساییە نەک لە ئاستی خەڵکی سیاسی خەڵکی نوخبە یان خەڵکی سەرکردا ئەوەی ئێمە جیاکاتەوە لەوێ خەڵکە نوخبە و سیاسەکانیشە لە قۆناغێکدا نەک تەنها قۆناغی شەڕ لە قۆناغەکانی کەشە بەو شێوازە مامەڵەیان کردەوە. بەڵێ دکتۆر جەعفەر بۆچی بزوتنەوەی سیاسی کورد خاڵی نییە لە ململانێ و بەریەکەوتن و ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە هەمیشە ڕووبەرێکی فراوان لە سوکایەتی و تەشیر و شکاندنی یەکتریمان هەیە بۆ ئەمە حزوری هەیە لە ناو کەلتوری سیاسی ئەمە. زۆر سپاس بۆیە و سپاس بۆ کاکتۆر سامان من تەسەوەر دەکەم ئەمە بەشێکی گرنگی پەیوەندی بەم کللتورە سیاسی و بەم کللتورە کۆمەڵایەتی و ئابووریەوە هەیە کە کۆمەلگای کوردی پەیداگوزەری کردووە کۆمەلگای ئێمە گەشەیەکی ناسروشتی کردووە گەشەیەکی سروشتی نەکردووە تۆ ناو کۆمەلگایە کە گەشەیەکی لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و ئابووریەوە بە سروشتی گەشەی نەکردووە هەر یەکێک لەو دیاردە سیاسیانش بە حیزبی سیاسیشەوە کە دروست دەبێت لە ناویدا ناتوانێت حیزبێکی تەندروست بێت ناتوانێت حیزبێکی ئاسایی بێ وەکو چۆن ناو کۆمەلگایەکی ئاسایی گەشە کردودا دروست دەبێت بۆیە دوجار ئەم حیزبانەش ڕنگدانەوەی ئەم ژێرخانە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگێنەکە ناو خودی کۆمەلگاکەدا هەیە کۆمەلگای ئێمە بەر لەوەی حیزبی سیاسی تێدا دروست بوو بێت سید کە لە سەرەتاکانی سەرەی بیستەوە کە هێشتا حیزبی سیاسی لە کۆمەلگای کوردیدا بوونی نەبووە بەدەر نەبووە لە مەسلەی پەلاماردانی یەکتری و تەشیرکردن و پاشقوڵ لە یەکتریگرتن و ڕەتکردنەوەی یەکتری و سڕینەوەی یەکتر لە سەردەمی دوای جەنگی یەکەمی جیهانیدا تۆری قەت دەکاتێک کە
ڕووناکبیر و منەوەرەکانی کورد لە ئەستەمبۆڵەوە دەگەڕێنەوە ئەوانە جۆرێک لە دیدگا و جۆرێک لە دنیا بینی و جۆرێک لە ڕوئیای جیاوازیان هەیە لەگەڵ ئەو نخبە تەقلیدی و ئەو سەرکردە تەقلیدیانەی کە لە ناوخۆی باشووری کوردستاندا سەرکردایەتی بژوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کوردەکان ئەم دوو دنیا بینیە جیاوازە لە بری ئەوەی ململانەیەکی ئاسایی بکەن بە جۆرێک بەریەک دەکەون وەکو ئەوەی کە هەوڵدن لە دوو دنیای جیاواز دابن وەکو ئەوەی کە خاڵی هاوبەش نقاتی هاوبەش شتێک نەبێ سنتەرێک نەبێ بتوانێت کۆیان بکاتەوە ئەم جۆرە لە ململانەیە دوجار بەرەو ئەوە ڕۆیشتووە حتا پێشتریش ئێمە گە بگەڕێنەوە بۆ سەدەی 90 لە سەردەمی تەریقەتەکانی نەقشبەندی و قادری حتا تەکفیرکردنی یەکتری دەگەن ینی قادر مەولانە خالید کە ڕۆیشتووە لە سلێمانی وەڵامەکەت بیر نەچێ ئەگەر بۆ تەریقەتەکان بێ ئەگەر بۆ نخبەی ڕۆشنبیر و نخبە سیاسیەکە بێ وەکو دکتۆری شێمای بۆ کرد یعنی چی سنتەرە لەم قبول نەکردنا یعنی چی سنتەرە شتێک نییە گرفتی ئێمە عیلەتەکە بە کورتەکە گرفتی ئێمە نەبوونی جۆرێک لە هۆشیاریە جۆرێک لە هۆشیاری کۆمەڵایەتە کە بتوانێت هەمووان لەسەر یەک سفرە کۆ بکاتەوە کە بتوانێت خاڵە هاوبەشەکان بەهێز بکە ئەم خاڵە هاوبەشانە ببێتە مای ئەوەی جۆرێک لە ڕوئیای هاوبەش بۆ ئێمە دروستکە لە بەرامبەر مەسەلەیەکی چارەنووسازدا لە بەرامبەر مەسەلێک ببێتە استراتیج ببێتە پرینسیپ لە ناو جوڵانەوەی سیاسی ئێمەدا ئەو پرینسیپە ئامادەبوونی نییە ئەم استراتیجە ئامادەبوونی نییە ڕاستە ئەمە لە نظامی داخلی حیزب سیاسیەکاندا وجودی هەیە بەڵام دوجار لەسەر ئەرزی واقعدا لە پراکتیزەکردنی ئەم نظامە داخلیە لەسەر ئەرزی واقع لە ڕفتار و سلوکی سیاسی و کۆمەڵاتی حیزب سیاسیەکاندا وجودیەکی نییە دیسانەوەڵام بۆ نیەتی نەبوونەکە وازەحە ینی ئەم هوشیاریە کۆمەڵایەتیەی کە دوجار حیزبی سیاسی دروست دەکات لە وڵاتی ئێمەدا حیزبی سیاسی ئێمە پەرچەکردارە لە بەرامبەر ستەم و داگیرکاری دەرەچی هێندەی ئەمەم بەستم تقریبا تا ئەو کاتانەیە کە ئینشقاق ناو حیزبی سیاسی کوردیدا دروست دەبێت لە دوای هەفتەکانەوە ئەمە تا ئەم کاتە حیزبی سیاسی ئێمە لە بەرامبەر ئەو هێرش و پەلاماران دروست دەبێت کە لە دەرەوە دەکرێتە سەری واتە حیزبێک نیە بە سروشتی خۆی لەدایک بوو بێ حیزبێکە بۆ داکۆچیکردن لە قەزیەیەکی عادیل کە قەزیەی کوردیە لەدایک دەبێت بەڵام دوجار دەبێتە هەڵگری ئەم پەیامەت لە ڕووی ئەمەلیەوە ئەمەیان پرسیاریشترە بێگومان نەخێر چکە ناتوانێت ئەم پەیامە بە شێوەیەکی ڕاستەقینە بە شێوەیەکی سادقانە بە شێوەیەکی تەندروست بگەێنێ لە ناو خۆیان بڵێن ئەمە بووە بە کەلتور لە ناو حرەکەی سیاسی ئەمە خۆی جۆرێکە لە کللتوری سیاسی ئێمە مەسلەی سڕینەوە مەسلەی پەلاماردانی یەکتری مەسلەی ناوزڕاندن تۆ دیقەت لە شەستەکانەوە لە ئینشقاقی باڵی مەکتەبی سیاسی و ئەوەی کە پێی لە ئەدەبیاتی سیاسی ئێمەدا پێدەوتێ باڵی جەلالی و مەلایی لەم کاتەوە تۆ سیر کە جۆرێک لە سڕینەوە و نازڕاندن و تەشیر و پەلاماری بازاریانە هەیە بۆ سەرێکتر ئەمە هیچی نەقد نییە هیچی ڕەخنە نییە هەمووی دەچێتە قالبی تەشیرکردنەوە هەمووی دەچێتە قالبی سڕینەوە هەمووی دەچێتە قالبی پەلاماردنەوە تا دوجار بەم بلانی چەکداری کۆتایی پێدێن ئەمە لە هەفتەکانی شەو تاوەکو دەگاتە ڕاپەڕین درێژەی هەیە بەڵێ دکتۆر سامان بە شێوەی ئەوەی کە لە چوارچەوەی یاساوە باسی تەشیر و ناوزڕاندنەکە ئەمانەی کە لە ڕابردووە ڕویانداوە ئەوەی دکتۆر هێمای بۆ کرد لە ناوەخنی مێژووی سیاسی ئێمە و لە مێژووی ڕێکخراوە سیاسی و بزوتنەوە سیاسیەکانی ئەمە بەزاراوە نوێیەکەی تەشیر ئەچێتە ئەو چوارچەوەیەوەکە ئێستا خوێنەوەی تازی بۆکە بڵێ ئەم تەشیرە ڕەگی لە قوڵایەکانی مێژووی ئێمەدا بوو بەم ساتە وەختی ئێستا گەشتووە بێگومان نازانم مێژوێ و تەشیرە باڵێن بزەبە دەکەوێت ئەگەڕێتەوە بۆکەی لەبەرەوەی ڕنگ بێ نووسینێکی ئەجگار کۆنمان نەبێت زۆرمان نەبێت لە ڕابردوودا ئێمە نووسینی کوردی باڵێن لەگەڵ مێژوەکەی ڕنگ بێ بگەڕێتەوە بۆ 150 ساڵیان ئەو پەڕی 200 ساڵ بە تایری ئەمەدانی و نالی و با بڵێن خانی و مەلای جەزیری و تۆزێ شەرفخانی بەدلیسی و تۆزە لەو دەوروبەرەیە هەست بۆ ناکرێ باڵێن شتێکی ئەو توی تیا هەبێت کە بچێتە قاڵبی تەشیر بەڵام دواتر لەگەڵ بچنەوەی سیاسی کوردیا ڕنگ بێ ئەمە زاڵ ببێتەوە ڕنگ بێ هەندێجار تەنانە لە ڕۆژنامەکانی هەستی پێ ناکرێت بەو دەرەجێ بەڵام لەگەڵ بچنەوەی سیاسی کوردیا زەق ئەبێتەوە مانەوە نیە کە لەگەڵا دروست بێ بەڵام هەست دەکەم لەگەڵ ئەوە ببێتە دیاردا واتە بەجۆرە لە جۆرەکان ڕەگ و ڕیشەیەکی داکوتیوە هیچ نەبێت کە لە مێژووی 100 ساڵی ڕابردووی کوردیدا هەروەکو باسم کرد بێ گومان ئەمە دەچێتە قاڵبی تاوانەوە تەشیرەوە تەشیر کەلیمەیە کە دوو لقی لێ بێتەوە ئەسڵ خۆی شەکەت عەرەبیە کە ئەوترێت تەشیر دووشتی لێ بێتەوە یەکەمیان قەسفە ویتریان سەب بە معنای جنێودان سوکایەتی مانایەکە عەرەبیەکەی و کوردیەکەیەتی تەشیر باڵێن لە کوردیەکەیە وشەی ناوسڕاندنیان بۆ بەکارێنەوە ناوسڕاندنیش دوو جۆرە یەکەم تۆمەت خستنە باڵ دووەم جنێودان جیاوازە لەگە تۆمەت هەردووکیان بەیەکەوە شتێک پێگەنێ کە پێوترێ تەشیر تەنها لە زمانی ئینگلیزی شاهر وایە دیفامیشن دوو لقی هەیە لێبڵ و لەگەڵ سلاندەر واتە
ئەوەی جنێوەکە زۆر شتێکی بە هیچ جۆرە ڕێگات پێ نادرێت لە محکەمە بیشتی سەلمانی لەبەرەوەی هیچ سوودێکی تیانە بەڵام تەشیر هەندێک جار چونکە تۆ تۆمەتێکە سوێتە پاڵ ڕێگات پێدا بزانێت توانی تۆمەتەکە سەلمانی یاخود ئەگە نەتوانی ڕێگات پێنەرێ من دەمێ باسی شتێ بکەم تەنانەت لە یاسای ڕۆژنامەنگەری فەڕەنسی کە لە 1970 یەکە ئەو قانونە دەرچۆت تا ئێستا جێبەجێ بێ ئەگەرچی گۆڕانکاری تیاکراوە 1970 یاسای ئازادی ڕۆژنامەنووسی لەو یاسایدا شتێکی تایە ئەڵێ چی ئەڵێ ئەگەر کەسێک بابەتێکی خستە پاڵ کەسێک ئەو بابەتە 15 ساڵ تێپەڕێ بوو کۆم بوو ئەستان ئەو بە جەریمەدا ئەندێ ڕێگەی سەلماندنی پێنادرێ چونکە شتێک کە ئێجگار کۆن بێ پێویست ناکە تۆ دووبارە ئەڵەکای کۆن بە بابیتەوە بەڵام بەداخەوە لە کوردەواریدا هەمیشە و شتانە بە بادێنەوە پێ 30 ساڵ ڕوویاوە شتە سلبیاتەکان لە قانونی فەڕەنسیا شتێک هەیە پێوتێ مافی لە بیرچوون هەموو کەسێک مافیەوەی هەیە کە ڕابردووی لەبیر کراو بێ هەتا ئەگە تۆمەتێکیشی کرد بێ مادەم تۆمەتەکەی 10 ساڵی بەسەر تێپەڕ بە جاریشکە نابێ باسکرێتەوە هەتا ئەگە دادگایش کرابێ بەڵام بەداخەوە ئێمە کەسێک کە هەڵەیەکی کردووە تا 30 ساڵ تا 40 ساڵ ئەو هەڵەیە دیسان بە بەرچاوی درێتەوە وای لەکەی تووشی عقدەیەکی کردوێ هەرکو لە وەڵامی پرسیارەکەی بەڕێزیشە بێگومان دیارە ئەرزیەتێک هەیە بۆ ئەوەی ئەو تەشیرە هەمیشە لەبار بێ هەمیشە زیاد بکە نمونە لە سەوەرزیێتە بۆ نمە لە کاتی بانگەشەکانی هەڵبژارناگە سەرنج بین ئەو کەسانە چانسی سەرکەوتنیان هەیە کە زمانێکی زبر بەکارێنن لە کاتی بانگەشەیە کە تەشیر بەلایەنێکی دیکە ئەکەن ڕەنگە هەندێک جار با کاندیدی هەڵبژاردن وتراوە تۆ دەبێت زمانی زبر بێت تۆ دەبێت قسە بە حزبەکەی کە بڵترێ بۆ ئەوەی خەڵک زیاتر دەنگەباتە دیارە ئەو مەسلەیە ئەرزیەتێکەیە خەڵکانێک پیان خۆشە بۆ زمانە بۆ لە ئاسی نوخبەیە هەندێک جار بۆ زمانە قسەکراوە بەڵێ دکتۆر جعفەر ئەوەی کە مامۆستا شێمایی بۆ کرد ئایا ئەکرێ ململانێ ئیدۆلۆژی و فکرەکان یعنی بخرێتە چوارچێوەیەکەوە کە وەکو چۆنەڵی هەیەجانی جەماوەری و خەڵکی بۆ دروست بکرێ و دوجار بە دیوێک یا بە ئاڕاستیشی خراپدا بشکێتەوە بە ناوی تەشیر و سوکایەتی و بەریەکەوتنەوە کە زۆر جار ئەمە تەجاوزەکە بۆ سڕینەوەی یەکتری زۆر جار تەجاوزی کردووە بۆ ینی پەڕیوەتەوە بۆ خوێن ڕشتن و بۆ یەکتر کوشتن و تەسفی جەسەدیش لە ناو حرەکەی سیاسی کوردیە ڕاستیەکەی ململانێ شتێکی یاسایل ناو هەر مجتەمەعێکدا و شتێکی تەندروستیشە هەبێ و نەبوونی ململانێ ناتەندروستە ناو هەر کۆمەلگایەکدا چکە ئینسان لەو کاتەیدا کە بەتەنهاش دەژی دەسەوەر دەکەێت لەگەڵ خودی خۆیدا بکەوێتە ململانێ بۆیە کە دەبێت بە دوو بە سێ دەبێت بە گروپ و بە حیزبی سیاسی بێگومان لەناو یەک حیزبی سیاسی یا لە نێوان حیزبێک و حیزبێکی سیاسی تریشدا بێگومان ململانێ دروست دەبێت بەڵام دوجار شکل و فۆرمی ململانەکە چییە ململانەیەکی پۆزتیڤە لە پێناوی گەشەکردنی مێژوو لە پێناوی بەرهەمێنانی ژیان و لە پێناوی بەرهەمێنانی مێژوو نوێ لە پێناوی بەرهەمێنانی حەدەسی نوێ لە پێناوی بەرهەمێنانی تەویل و تەفسیری حەدەسی تاریخی بە شێوازێکی مەوزوعیانە یا لە پێناوی سڕینەوە و پەلاماردان و سنووردانانە بۆ یەکدی و لە پێناوی ئەوەیە کە تۆ مافی ئازادی و قسەکردن و حڕیەتی تعبیر و ڕێی لەویتر بستێنیەوە ئەم دوو جۆری ململانێ دەبێت لە یەکدی جیا بکەینەوە ئەوەی لە کۆمەلگای ئێمەدا هەیە بەداخەوە ململانەیەکە ناچێتە بابێکی تەندروستەوە ناچێتە ململانەیەکەوە کە ململانەیەکی یاسایی یا ئاسایی بێت هیچ هێزێکی سیاسی لە کوردستاندا لە تاریخی حیزبی سیاسی کوردیەوە تاوەکو ئەم چرکە ساتەی کە من ئەوە ڕێی منە تاوەکو ئەم چرکە ساتەش هیچ هێزی سیاسی نێتوانێت ململانێ ئاسایی بکاتەوە نە لە ناو خۆیدا وەکو ئەو ڕوئیا جیاواز و بۆ چوونە جیاوازانی کە ناو خودی حیزب و هەیکەلی حیزب سیاسیەکەدا هەیە نە لەگەڵ دەرەوەی خۆشیدا هەمیشە ململانێ جۆرێک بۆ لە پەلامار ئایا بەڕای تۆ ئەمە ململانەی فکری و ئەیدۆلۆژی بۆ یاخود ویستی سایکۆلۆژی سەرکردە و ئەو کەسانە بۆ کارکتەرانە بوون کە توانیان ئەم هەیەجانە دروست بکەن لەناو حرەکەی سیاسی ململانی فکری لە مێژووی سیاسی ئێمەدا زۆر بەدەگمەن هەستیگەیشتن بۆ زۆر بەدەگمەن هەستی پێ دەکرێت لە هێندێک مەقطعی تاریخیدا دەشێ ئینسان هێندێک لەو بڕگە و مێژوانە بدۆزێتەوە کە ئاماژە بە ململانی فکری دەکەن لە نێوان دوو گروپی جیاوازدا لە نێوان دوو ئایدیا و دوو فۆرمی بیرکردنەوەی جیاواز فۆرمی سیاسی جیاوازدا بەڵام ئەو ململانیانی ململانی فکری نینە لە ئەساسی فکر نیە ململانی فکری ململانەیە کە مێژوو پێش دەخات ململانەیە کە جوڵە بە مێژوو دەکات ئەوەی کە ناتوانێت جوڵە بە مێژوو بکات لە مجتەمەعی ئێمەدا حیزبی سیاسیە ئەوەی کە ناتوانێت جوڵە بە مێژوو بکات لە مجتەمەعی ئێمەدا کۆی کۆمەڵگاکەیە ئەوەی کە مێژوو دەجوڵێنێت لە مجتەمەعی ئێمەدا سەرکردەی حیزبی سیاسیە سیاسیەکان بە پلەی یەکەم لە دەرەوەی حیزبی سیاسی نە ڕۆشنبیر نە زانکۆ نە مؤسساتی حکومی نە کۆمەلگای مەدەنی هیچ توانای حرەکەکردن بە تاریخی نییە
بۆیە دوجار هەمویان دەچنەوە ناوماڵی حیزب هەمویان دەچنەوە بەردەمی سەرکرددا ئەوەی کە دوجار لەم ڕۆژهەڵاتەدا بەگشتی و لە ناو کۆمەلگەی کوردیدا بە تایبەتی دەتوانێت ئەمە بکە خودی سەرکردەی حیزبە سیاسیەکانن بۆیە ئەو ململانەیە کە هەیە دوجار لە مجتەمەی ئێمەدا ململانەیەکی ناتەندروستە ململانەیەک نییە ململانەیەکی ئاسایی بێ ململانەیەکە لە پێناوی ملشکاندنی یەکتری ململانەیە لە پێناوی ملشکاندنی یەکتری ناچێتە بابی ململانەیەکی پۆزتیفەوە ناچێتە ناوچوارچەوەی ململانەیەکەوە کە تۆ بتوانی مێژوویەکی نوێی تێدا بدۆزیتەوە بتوانی چاوەڕوانی بەرهەمێنانی ژیانێکی نوێی تێدا بکەیت بەڵێ دکتۆر سامان بێگومان کاتێک کە باسی تەشیریان ناوزڕان نەکرێ باسی ئەو بارودۆخە سایکۆلۆژی شکرێک کە سەرچاوی لێوە گرتووە باسی بەریەکەوتنی ئینسانەکان دوجار غەریزە و هەڵچوون و بەریەکەوتن و عاتیفە و تەنانە ئینفعالکردن یعنی ئەمانە بۆ خۆی ئیشەکە لەناو ئەمایەوە واتە لە تەشیرە ئایا یعنی تا چەند ئەمە پەیوەندی بەوە هەیە جیاوازەوەی لە ئەو ململانەی فکری کە دکتۆر هێمای بۆ کراڵێ شتێک نییە ناوی ململانەی فکری وێ لە ناو حرەکەی سیاسە بوو بێتیش بەدەگمەن بووە زۆر کەم بۆ لە ئاسێکی کەم و کورتا بووە ئایا بەڕای تۆ یعنی ئەمە زیاتر پەیوەندی بەو جەنگە یا بەو بەریەکەوتنەوە نییە کە باری سایکۆلۆژ و ویستی مرۆڤەکان بۆ خۆیان ناتوانن پێکەوە هەڵکەن و لە نقطەیەکە شتێکە بێتە سنتەر و بەریەکەکەون دوجار نەتیجەکەی بە تەشیر کۆتایی دێت یعنی ئەو ململانەیە کە لە کۆمەڵگای کوردیدا هەیە وەکو دکتۆر جعفەریش باسی کرد ناتەندروستە خۆگە تەندروست بێ ئاساییە لەبەرەوەشی ناتەندروستە دەبینین دەرەنجامەکەی ئەبینین یعنی تاوەکو ئێستاکە لە دوای ئەو هەموو ساڵە زیاتر لە 50 ساڵ خەباتکردن تا ئێستا نەتوانرا دەوڵەتێک دروست کرێ ئەوە بێهۆکار نییە یەکێ لە هۆکارەکانی لەوانەیە بگەڕێتەوە بۆ خراپی ئەو شێوازە کارکردنەیە لەگەڵ یەکتریدا ئەو ئینقساماتەیە کە لە ناو لایەنە کوردیەکاندا هەیە نەک بۆ ئێستا دەگەڕێتەوە بە سەردەمی ئیمارەتەکان ڕنگ بێ نووسین و ڕۆژنامە لەو سەردەمەیە کەم ببێ یاخود نەبێت بێگومان نەبووە لەو سەردەمەیە ڕۆژنامە بەڵام نووسین و شتووە ینی شتێکی و تۆ لێ نەماوەتەوە دەنا ئەو کاتیش لەوانێت تەشیر و چاڵبواڵکردن بۆ شوازە بێ ئەمە وەکو باز دەکرێت ڕەنگ بێت لەناو کەم ملەتا بۆ شوازە بێ ملەتان کاتێک کە مەترسیەکانی لەسەر لە ئاستێکی بەرزابێ یەکگرتوو دەبێ هەوڵیان ململانەکان ئاستێکی نەرمتر بەخۆ ببینێ ئاساییتر ببێتەوە بەڵام هەمیشە ئەو ململانەی لە نێوان دوو حیزبی کوردیدا هەیە بەقوترە لەو ململانەی لە نێوان حکوومەتی ئێرەم یا حیزبێکی کوردی لەگە وڵاتێکی دەوروبەرا هەیە ئەو ململانەکە تەنانە ئەو ململانەی لە نێوان باڵەکانی هەندێک حیزبا هەیە بەێسترە لەو ململانەی لە نێوان ئەو حیزبە لەگەڵ وڵاتێکی دەرەکیان ئەو هەرێمە لەگەڵ وڵاتێکی دیکەی نەیار هەیە کە ڕێگەی لەوە گرتووە کوردستان ببێتە قەوارەیەکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆ بێگومان ئەوە حاڵەتێکی ناتەندروستە ئەگەڕێتەوە دیارە ئەرزیەتێک هەیە بۆ ئەمە و سەرکردەکانیش لەو ئاستەیان نەبوونەکە بە ئاراستەیەکی دکتۆر تا چەند جەنگی ناوخۆی مەبینی لەبەر لە ڕاپەڕین شەڕی ناوخۆ هەبوو شەڕی براکوژیەوە دوای ڕاپەڕینیشە بووە تا چەند ئەمە تەشهیر ڕێخۆشکردن بۆی وە زەمینە خۆشکردن بۆی وە پزیسکی هەڵگیرساندن و هەڵایسانی ئاگری جەنگی ناوخۆ لە ناو مێژووی سیاسی کووردا بە دوای ڕاپەڕینیشەوە تەشهیر بۆ خۆی زەمینە سازی بۆ بێگومان هەردووکی کاریگەریان لە یەکتری کردووە پێش دروستبوونی ئەو شەڕە ناوخۆیانە بێگومان بە تەشیر دەستی پێکردووە بە زمانی زبر دەستی پێکردووە بە وردەوردەوەی کە پێوترێت تەسعیدی ئیعلامی و هێرشکردنی قسە بە سەر یەکتری دەستی پێکردووە پاشان بۆتە شەڕ لە کاتی شەڕیشا ئیتر هیچ سنوورێک نامێنێ بۆ قسەکردن و بۆ جینەودان گەشتێتە ئەو پەڕێ هیچ نەبێ من بۆ نمونە ئەو شەڕی براکوژەم بیرێکە لە دوای ڕاپەڕینەوە کرا ڕەنگەوانەی شاپ چاکی بیرمنەیە کەم پێم وایە پێش ئەو شەڕەکە هەڵگرسێ ڕۆژنامەکان و هەندێک گۆڤار بەبێ ناوی بێنم کاریگەرێکی گەورەی هەبوو هەندێک تەلەڤیزۆن لە کاری کاتێرکردن لەسەر سەرکردەکانی دیکە مەبەستە بڵێ میدیا ئامرازێک بوو بۆ تەشیرکردن و بەریەکەوتن و هەڵایسانی جەنگە ناوخۆیەکان بێگومان ئامرازێ بووەوە بێگومان ئەگەر وەکوڵێ توێژنێکی زانستی لەسەر بابەتە بکرێ هەندێک میدیا دەبنە کە ڕەنای خۆشکردنی ئاگری جەنگەکان پێشەوەی تەنانەت شەڕەکانیش ڕووبە من ئەوەی کە لەگەڵ ڕاپەڕینەوە بیرم بێ هەندێک گۆڤار و هەندێک تەلەڤیزۆن کاریگەریان هەبوو بەداخەوە هەندێک قەڵەم ئەوانەی کە پێیان دەوترێت قەڵەمەکانی شەڕی ناوخۆ کە سەر بە پارتێک بوون ئیشکان بەزەوە بوو جنێ و ڕیسکەم بۆ پارتێکی دیکە لە کاتێکە ئەمە ینی ئیشی نووسەر ئیشی نخبە ئەوەیە کە بارودۆخەکە ئارام کاتەوە کاتێکە باڵێن ئەوان قساکەن ئەبێ قەڵەم بە جۆرێکی کە قسە بکە لە ئاستی کتێب ئەوەمان ئێژگار زۆرە وە تا نەگەینە ئەوەی کە ئەم جۆرە ڕەفتارانە قێزەوەم کرێ
تا نتوانین گلەی ڕخنە لە ڕابردوو ئەو شتانە بکەین ناتوانین وا بکەین ئەگەری ئەوە جارێککە سەر هەڵنەواتابێ هەمیشە و ئێمە لە بەردەمی ئەو مەترسیا بین بە گەڕانەوە بۆ مێژووی ڕابردوو و ئێستش سەیری بکەین هەمیشە تەشهیر مەترسی بە دوای خۆی دادێت. ئێستاش تەشیر لە ئاستێکی ئەجگار بەرزایە ڕەنگ بێت تەشیرەکە شێوازەکەی گۆڕیوە کە ئێساکە لەبەر ئەوەی کە هەندێک سایت هەیە هەندێک پێگە هەیە پێگە ئەلکترۆنی لەوەیە تەشیرەکان گەرمە خستە بە جنێودان کۆمنت ئەگەر تۆ کەسێک سەر بەلایەنێکی سیاسی کۆمنتێک ینی لێدوانێکی یابیان بابەتێکی بڵاو کردێتەوە لە کۆمەڵە کۆمەتەی بۆ نووسێ زۆربەی زۆری برێتێ لە جنێودان و بۆشی بڵاو دەکرێتەوە لە ڕقابەشی لەسەر نیە لە کاتێکە مادەم علەنیە پێویستە دادگایشی لەسەر بێ پێویستە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بە تەشەر حساب دەکرێت بەداخەوە بەشێ لەو پێگانە بە شێوازێکی ڕێکخراوە حیزب سیاسەکان بەڕێوەی دەبن. بەڵێ دکتۆر جعفەر پێ دوانیە بەپێ ئەو بۆچوونانەی بەڕێز دکتۆر سامانیش بێ یعنی تەشیر بووە بەشێک لە شوناسی بزوتنەوەی سیاسی کوردی لە دوای ڕاپەڕینیشەوە بەس ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە ئینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. هۆکاری ئەم جیاوازیکردنە لە بینی دایک و باوکە چییە؟ بیرلەوەکە ئەم مناڵەوە سەرۆداکرەوە ڕاهێندەکە بیرلەوەکاتەوە وەکو کەسی بەرامبەر بێت نەگۆکو خۆی بێت. کچ یەک پارچەیە لە مەشاعیر کچ سەنەدە بۆ دایک و باوک بۆ قیامەتی دایک و باوک جاری وایە دایک کە خۆی گیرۆدەی دەستی ئەم حاڵەتەیە یەکسەکەی لەسەرەوە پەروەردەکات و هەمیشە نابێ قسەت هەبێ نابێ هەموو شتێک بۆ کوڕەکە ئیجازە پێدرا هەموو شتێک بۆ تۆ قەدەغێ. یەکی لە ڕێگا چارەسەرەکانی بوونی جیاوازی لە ناو خێزانەکانە جاری وهەیە پێویستی بە دکتۆری دەرون و ڕاوچکاری دەرونی هەیە. ئەم جیاوازیکردنە لە نێوان کوڕ و کچە خوشکێک دەرەچی هەمیشە ڕقی لە براکەوە هەمیشە چونکە ئەو برایی کراوە بە دەسەڵاتدار بەسەریەوە تۆگەر کوڕمان هەبێ ئەمانەیە کچمان بێ وگەر کچمان هەبێ بانە کۆما بێ دەوەیەکی کێ لە جیاوازیکردنە خراپەکان چونکە ئەوە بەخشیشێکی خوای پەروەردگارن بۆ ئێمە نییە بڵێن وڵا ئەومانەیە ئەومان ناوێت. ئەمڕۆ لە کەشوهایەکی زۆر سارد و بەفراویدا باسی یەکێک لە ڕێگەکانی دروستبوون و بەرهەمێنانی کارەبا بۆی خۆشەویست دەکەین ئەویش بە ڕێگەی ستیم تۆڕباین. ئێمە لە ڕێگەی ئەم بەزبارەوە لێرە چواردە خەتانەیە بەچێتە دەرەوە هەر بۆ دوو خەتە تەوزی ئەبێ ئەسەر ئەم برجانەیە بۆ ئەنهای کوردستان ئەوە. PHP-ەکە تۆربینێکمان بۆ سوڕێنێ LP-کەش هەمان شەفتە بەس تۆربینی LP پێوترێ ئەی سوڕێنێ. دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاریەوەم کرد پێدوانیە بە پێی ئەو بۆچوونانەی دکتۆر سامانیش بێ لە دوای ڕاپەڕینشەوە ئەمە بووە بەشێک لە شوناسی بزوتنەوەی سیاسی کوردی دوجار ئەبینین کە لە تەشیرەوە خوێن ڕشتن و شەڕی ناوخۆڵە گیرسێت. وڵام من ڕاستیکی تەواو متفقم لەگەڵ قسەکانی کاکتۆر سامان ینی ئەمەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە ناو جوڵانەوەی ڕزگاری باشووردا هەستی پێ دەکرێت و تەنان هەتا پارچەکانی تری ڕاستیەکەی
ینی بەشێکی گەورەی دەچێتە قالبی تەشیرکردنەوە ئەمە نەبوونی هوشیاریە بە ململانێ ئەمە غیابی ئەم ململانی ئاساییە کە هێزی سیاسی ئێمە بە درێژایی مێژوی خۆی نەیتوانیوە دروستی بکات نەیتوانیوە بیکا بە کللتور ئەمە تەمەشایکێ ئەم نەخۆشیە قورسەیە کە هەر هێزێکی سیاسی ئێستا ئەمڕۆ هێزێکی سیاسی دروست بێت لەبەرەوەی لەسەر هەمان ئەم کەرەسەیە ئیش دەکا و ئامادەش نییە و کاریش ناکە بۆ گۆڕینی هوشیاری ئەم کەرەسەیە کە کاری لەسەر دەکات دوجار هەمان فۆرم بەرهەم دێنێتەوە بۆیە گۆڕان لە کۆمەلگەی کوردیدا گۆڕانێکی قورسە گۆڕانێکە لە ئاستی تااقت بڕوچێنە گۆڕانێکە زۆر بە زەحمەت دەتوانیت تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر من ئەمە بەزاراوەیەکی سادە بڵم پێت وایە ئەمە گوناحی هێزە سیاسیەکانە یاخود وەکو ئەوانەی کە لەسەر کۆمەڵناسی سیاسی ئیشیان کردو ئەمە بۆ خۆی هەڵقوڵا و دەرهاویشتی ئەو کەلتورەیە کە ئێمە دەست و پەنجەمان لەگەڵ نەرم کرد نامە لە دوای ڕاپەڕینەوە ڕاستەکەی بەتەنها هەمووی گوناحی هێزی سیاسی نیە پەیوەندی بە کۆمەلگاشەوە هەیە پەیوەندی بە زانکۆشەوە هەیە پەیوەندی بە نخبەی ڕۆشنبیریشەوە هەیە پەیوەندی بە هەر تاکێکی ئەم کۆمەلگایشەوە هەیە دوجار زانکۆی ئەمە زانکۆیی گونا هەڕاستەکەی زانکۆیە کە تۆ دیقەت دێ حتا تۆ ئەو دیراسات و ئەو توێژیناوانەی کە ناو زانکۆکانیشدا دەکرێن بە ماستەر و دکتۆراکانیشەوە بەخۆشمەوە ینی بەشێکی گەورەی منەگە قسە لەسەر مێژوو بکەم بەشێکی گەورەی قسەکردنە لەسەر دەرخستنی لایەنە جوانەکانی مێژووی کورد هەوڵ دەدات ئەو لایەنانە بنووسێتەوە کە لایەنی پۆزتیفن لە ناو مێژووی ئێمەدا قەت پەنجە بۆ شتێک نابە ڕەخنە لە شتێک ناگرێت کە بزانێت فلان شخص بەدڵی نیە فلان هێزی لە بەرژۆنی فلان هێزی سیاسی ئەو مێژووی لە هەولێر دەنووسێت تۆ دەزانی کاکە ئارام ئەو مێژووی لە هەولێر و زانکۆی سەلاحەدین دەنووسێتەوە جیاوازە لەو مێژووی لە زانکۆی سلێمانی دەنووسێتەوە تۆ دەزانی وی لە مێژووی لە زانکۆی دەنووسێتەوە ئەمە جیاوازی چێت تۆ لەسەر تاریخی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بنووسە جیاوازە لەو شخصی کە لەسەر تاریخی پارتی دیموکراتی کوردستان لە هۆک دەنووسێ دوو ڕۆیای جیاواز دوو زانکۆی جیاواز دوو دیدگای جیاواز و دوو کۆنتترۆلی جیاوازیش لە دەرەوەی زانکاندا زانکانی کۆنتترۆل کردووە هەموو ئەمانە وا دەکات جۆری نووسینەکان و دیێڕەکانیش ئەوەی کە دەینووسێ خۆی ناینووسێ بە عملی بۆ نایەتەوە سەرەوە حیزب بێگوناحەکەواتە حیزب ئیشەکە لەما بۆ ئەوەی کۆمەڵگا و کەلتوری قسەکەی من ویستم لێرەوە ئەو قسەیە بکەم ینی حیزب کاتێک کە دەرفەت بەخۆی دەدا ڕێگا بەخۆی دەدا کۆنتترۆلی تۆ بکە تۆ وەک کۆی لێ بناسیێنێ وەک کۆی لێ مامەڵەت بکە تۆ دەبێت ئەم هێزی یاخیبوونە لە خۆتدا بە وجود بێنی کە خوێندەواری کە خاوەن بڕوانامەی کە بەسەر دنیا داکراویەوە دنیا لە بەردەمەتدا بچوو بۆتەوە دەتوانی جیاوازیەکان ببینی تۆ دەبێت ئەمە قبول نەکەی تۆ دەبێت ئەم ڕۆحیاخی بوونەتەبێت سیاسەتە زانکۆیەکان بڵێن دکتۆر جعفەرەوە ئەمە کەلتورێکی جۆرێ لە تۆلێرانس و نازان پێکەوە ژیان و ئانە باس ئەکری و برین ناکولێنرێتەوە یعنی پێ وایە ینی ئەمە شتیوانە نانە برین کولانەوە نییە قسەکردن لە خراپیەکانی ڕابردوو هیچ پەیوەندی بە برین کولانەوە نییە هیچ پەیوەندی بە هەڵدانەوەی قەتماغی برینەکان و پەیوەندی بەوە نییە ئێستا تۆ سەیری ئەو حەڵقانەی کە لە فلیمە کۆریەکاندا هەیە مێژووی سەدان ساڵی هەزاران ساڵی بەر لە ئێستا بە هەموو خراپەکاریەکانیەوە بە هەموو ناکۆچەکانیەوە بە هەموو ناشرینیەکانیەوە کردوێتی بە حەڵقەی 100 هەڵقەی و 200 هەڵقەی و پیشانینەوەکانی ئێستای دەدا پێی دەڵێ باپیرانی ئێمە هەموو خاوەنی هەڵگری هەموو ئەو ناشرینیان نەشن لەگەڵەوەی کە وڵاتێکی جوانیشی بۆ تۆ دروست کردو لە ئێستا لە کۆریای باشووردا بەڵام هەموو ئەو ناشرینیانشان هەیە ئێمە چی تێدا چێ دەتوانێت ناشرینیەکی مێژووی ئێمە بک بە فلیمێک و لە سینەماکاندا نمایشی بکە لە تەلەڤیزیۆنەکاندا نمایشی بکە بیکا بە درامایك ئەمە قەدەغەیە ئەمە بێ لە مێژووی ئێمەدا بۆیە ئێمە گوناهبارین لەو ڕۆوە کە ناتوانین پەنجە بۆ ناشرینیەکانی مێژووی خۆمان بین کاکێ میدیای ئێمە کاکتۆر بەوردی ئاماژەی پێدا میدیای ئێمە گوناهێکی ئەجگار گەورەی لە ئەستۆدا لە دوای ڕاپەڕینەوە میدیا ڕۆلی ئەم میدیایە جیاوازە لەگە میدیای هەفتاکان و شەستەکان و لەگە میدیای چلەکان تۆ ماسمیدیا لە بەردەستدایە تۆ میدیای بیسراوە بینرا و نووسراوە لە بەردەستدایە تۆ کاریگەری قورسترت هەیە تۆ ئەنواع تەکنیکی گەورەی میدیای لە بەردەستدا دەتوانێت قورسایی زۆر زیاتر دابنێ ئەم زمانی زبر و تەشیر و جنێ و قسە بازاڕیان کە لێو میدیای ئێمەدا فڕێدراوە تۆ سەیری ڕۆژنامەکانی دوای ڕاپەڕیم بکە من ئێستا کار لەسەر ئەو ڕۆژنامەیان دەکەم تۆ سەیری ماشێت و سەیری بەلاغی حیزبە سیاسیەکان و سەیری سەربتارەکانیان و سەیری ئەو تارانە بدە کە قەڵەمەکانی شەڕی ناوخۆ لە دوای ڕاپەڕینەوە ئینسان شەرم لە خۆی دەکە بەڵێ دکتۆر سامان ئەگەر بڕیار بێ و یان ڕاست بێ هەچەند هەندێک کەس بۆ چوونیان جیاوازە میدیا دەسەڵاتی چوارەم بێت یعنی بۆ ئەبێ میدیا تۆمەتبار بکرێ بەوە کە ئەبێ بە کەرەستە و میکانیزمێک بۆ دروستکردنی تەشیر و بەریەکەوتنی هێزە سیاسیەکان و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگادا وەکو تۆ خۆش و پێشتر نمونەی بۆن مەتۆڕە کۆمەڵایەتەکانیان ئەوەی جۆرێکی ترە و مۆدلێکی تازەیە لە دنیای پێشکەوتوی تەکنەلۆژیا و هاتۆتەکایەوە لەوانەیە ڕۆژانە هەزاران و سەدان کۆمنت بنووسرێ و خەڵکێک بەدڵی نەبێ بەڵام بۆ ئەبێ ئەمانە بچێتە ناو ئەو ململانیانەوە کە قەرار وایە ئەگەر
وەکۆڵە ئەوەکوی ئێوە بڕاتان بینی دەسەڵاتی چواران بێت دیارە میدیاش بەشێکە لەم وڵاتە بەشێکە لەم هەرێمە کە هەیە هەروکو بە ڕێزێکی باسێ کرد ئەگە بە شێوازێکی مەجازیش بێت کە پێ دەوترێت دەسەڵاتی چوارەم ئەگەرچی ئەمە دەسەڵاتێکی قانونی نییە بەڵام لەبەر احتیمامەکەی و لەبەر گرنگیەکەی وای پێ دەوترێت دیارە کە سێ دەسەڵاتەکەی کە پڕ لە هەڵە و کەم و کوڕی بێ تەوقعیەوە ناکرێت میدیایە کە دەبێ میدیای وڵاتێکی ئەسکەندنافی بێ بێگومان ئەویش زادەی ئەم وڵاتە ئەو خاکەیە کەلتایەتی ڕەنگیش بێ باڵێن کاریگەریان دەسەڵاتەکانی دیکە کاریگەری لە سەرکتریا بێ و لە دوجاریشە 1995 میدیای حیزبی بووە کە ململانیەکان کە هەڵە و کەم کوڕەکان لە حیزبەکانە هەبێ بێگومان ڕەنگاتەوە لەو کەرەستەی کە بەدەسێتی کە بریتێ لە میدیاش بۆ خۆی کەوتۆتە ناو ئەوەوە کە بە شێوازێک لە میدیاکاران هەندێک جار زمانی ڕخنیان بەجێشتوە چوونەتە ناو زمانی تەشیر و جنێودانەوە من جارێک کە پێدوانی ئەمە تۆمەتە بۆ میدیا دروستەکرێ ئای میدیا بەشێک بۆ لەوە نەنە بێگومان میدیاش بەشێکە لەوە وەکو مامۆستا جعفەریش وتی لە جاتیەوەی کە ململانیەکان بەرەو ئاسایی بەرێ بەرەو تونتری بردووە یعنی بەڵام ئەوەیە کە چۆن باڵێن زانکۆ باڵێن گوناهی هەیە بەڵام هۆکارەکەی نییە بە هەمان شێوەش هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ حزبی کوردیش لەوانەیە ئەوەی لەوە هێنابێت کە خەڵکەکە قبوڵی ببێت پێشوەتر کەواتە لە هوشیاریەکانەوە دەبێت دەست پێ بکەین کە باڵێن کە کۆمەلگات وشار کردەوە حزبی هوشیاریش حزبی ئاسایش دروست دەبێت و هەمیشە حزبی نائاسایی لە کۆمەڵێک هەڵە و کەم کوڕی لە مەشێوازێکی نائاسایی لەدایکەبێ میدیاش ڕنگدانەوەی ئەو حیزبانە بووە کە لەو سەردەمەدا هەبووە ئەگەر ئێمە ڕخنە لە ڕابردوو خۆمان بگرین ئەوانەی ڕۆیان داوە ڕۆشتووە بەڵام بەڕای تۆک و پسپۆڕێکی بواری یاسایی ڕاگەیان یعنی پێت وایە یاسا جەڵەوی ئەمە ئەکاوە کۆتایی بەم عقلێتە هێنێ لانی کەم دەمی میدیا بەسێکە نەبێتە یەکێک لە ئامرازەکانی تەشیر و بەریەکەوتن و هەڵایسانی ئەو جنگانەی کە لە نێو براکانە دروست ئەوەی کە لە یاسا باس کراوە ینی وەکو ئەو یاسانەی کە هەمانە تا حدێکی زۆر باشە تا حدێکی ینی ئاستێکی بەرز یاساکان لەوانەیە گرفتێکی ئەو توێتیانە بێ ناڵم گرفتیانە بەڵام گرفتێکی ئەوتوانێ بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێ ئەو یاسایە کە باسی تەشیرەکە وەرە ئەمە جێبەجێکە بەسەر کەسایەتیە کە دەست ڕۆشتوو بێ بەڵام دەشێت لەسەر یەکیچکە جێبەجێ کرێ و سکاڵای لەسەر بەرزکرێتەوە من زۆرجا باسیەوەکەین لە زانکۆیە کە خۆزگە هەموو کێشەکان بە دادگا چارەسەر دەکرا بەو یاسایی کە هەیە ئەگەر هەستی پێ بکرێ یاساکە کەم کوڕێکی تایە توانین بیگۆڕین بەڵام کەم کوڕەکان کەمتر لە یاساکانە زیاتر لە جێبەجێکردنی لایە هەندێک جار تەشیر بینراوە کەسایەتێکی دیار تەشیری کردووە لە ئاستێکی بەرزا بووە داواکاری گشتی مەفروض بە بیجۆڵانێ نەیتوانێت ئەو تەشیرە بجۆڵانێ نەیتوانێت بیگەێنێتە ئاستی پێویست و دادگایی بکرێ ئەو کەسایەتە کەواتە هەمووان تەقسیرێکیان تۆشەچیتەوە ناو معادلەی دکتۆر باسی کرد کە بۆ منە باسی نووسینەوەی مێژووی کرد لە دوو پارێزگایە سێ پارێزگای جیاوازە عقلێتەکان جیاوازە کەواتە ئەمەشە هەر ڕێگرێت لەو یاسایی کە جێبەجێکرێ بۆ ڕێگری لە تەشیر بەداخەوە یاساکان باڵێن ئەمە هیچ ڕنگ بێ دادگاکان لە شارێکدا بە سەراحەت بڵێن لە هەولێردا ڕنگ بێ دەسەڵاتی ئەوەی نەبێ هەندێک کەسایەتی ناو سلێمانی تیا دادگای کرێ بە هەمان شێوەش نەکەرەوە تەنانە لەنا هەولێریشان لە هەندێک بە پێچوانێشەوە تەنانە لە سلێمانیش هەندێک کەسایەتی ناو لاوانێ سلێمانی ژیان لاولێر هەندێک کەسایەتی ناو هەولێریش دوور بن لە یاسا ئەمە لە سەردەمی ڕۆما و لە سەردەمی قەیسەرەوە دەوترا یاسا لە سەر و قەیسەرە أعلى حتى من قەیسەر وانە گەورە بوویتر لە دوای خوا ئەیاموت قەیسەرە لەو سەردەما ئەیاموت قانون لە سەر و قەیسەرە بەڵام ئێستا وانە دەیان کەس و دەیان پۆسەیە لە سەر و یاسایە لە کوردستان کە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگەر بتوانین بگەینە ئەوەی کە پێی دەوترێت سەروەری یاسا نەک بە دروشتم بە جێبەجێکردن ڕەنگ بێ بە خۆی لە خۆیە ئەوانەی کە تەشیر ئامێزن ئەوانەی کە حەزیان لەو بابەتە هەیە بەهۆی ئەو سزایی کە دەدرێن سزای هەیە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە کەمی بکە زۆر جار من بابڵێن لە وڵاتانی ئەوروپاڵێن کە بۆیە سەرپێچیکردن تەنانە لە ڕاگررتنی سیارە لە وڵاتی ئەوروپا بۆیە کەم بۆتەوە لەبەر ئەو سزایی کە هەیە لەبەر ئەو تەغریمکردنەی کە تەغریمەکرێ لە شوێنێکی خراپدانێ بەڵام لێرە چونکە یاسا جێبەجێ ناکرێ ڕۆژ بە ڕۆژ تاوانەکان لە ئاستێکی بەرزایە بەڵێ دکتۆر جعفەر بوو ئەبێ ئێمە هەمیشە مەحکوم بین بەوەی لە ناو دەرهاویشتە مێژوویەکانی مۆدیێلەوە ئەم تەشیر و سوکایەتیانە بژین ئەی بۆ ناتوانین تەجاوزی ئەم عقلێتەکەن خۆی دنیا پێشکەوتووە کۆمەڵە چەمکی مۆدێرنا دیموکراسی تۆلێرانس مافی مرۆڤ پێکەوە ژیان ئەوەی کە باسەکرێ و چەمکە نوێیانەی کە لە دنیای وڵاتە پێشکەوتەکانە لای ئێمەش هیچ خاڵی نین لە بانگەشە و لەو چەمکانە ینی بۆ ناتوانین ئێمە تەجاوز بەم عقلێتە بکەین و ئەبێ هەمیشە لە ناو دەراویشتەکانیا بین بێگومان بەکارهێنان و
زۆر قسەکردن لەسەر چەمچێک بەمانای تێگەیشتن و مارەسەکردنی ئەم چەمکەنیە لە مەجای ئەمەلیدا ڕەنگە ڕۆژنامەکانی ئێمە پڕبێ لە چەمک و ماناکانی دیموکراسی پڕبێ لەوتار لەسەر پێکەوەژیان پڕبێ لەسەر وتار لەسەر قبولکردنی جیاوازی پڕبێ لەوتار لەسەر بەعقلانی کردنی سیاسەت لە وڵاتەدا پڕبێ لەوتار لەسەر ئازادی و ئازادی ڕادابن بەڵام دوجار ئەوەی کە لەم نیشتمانەدا کاری لەسەر دەکرێت هەم ئازادی دەکوژرێ هەم سیاست بەعقلانی نەکراوە هەم دیموکراسیەت بەڕاستی لە ئاستێکی ئەجگار لاوازدایە ڕەنگە ئێمە بتوانین لە ئاستێکی زۆر نزمدا مارەسی دیموکراسی بە عملی بینین لە هەرێمی کوردستاندا و هەم ڕاستەکەی ئازادی ڕادەڕبرین لەژێر ئازادی خۆپیشاندان ئازادی تعبیرکردن ئازادی ڕۆژنامەگەری لەژێر هەڕەشەدایە ڕاستە قانونی جوان هەیە لە وڵاتەدا قانونی ڕۆژنامەگەری هەیە و نازام قانونی ئەحزاب هەیە و چی هەیە بەڵام تاکوێ ئەم قانونانە جێبەجێ دەکرێت تاکوێ دەسەڵاتی تەنفیزی چۆتە ژێرباری جێبەجێکردن و کارکردن بە قانونانە قانون شتێکە جێبەجێکردنی شتێکە بەکارهێنانی چەمکەکان شتێکە و مارەسەکردنی لە مەجای ئەمەلی و کارپێکردنی شتێکترە تۆ کللتورێک نییە لە وڵاتەدا کللتوری دیموکراسی بێ و کاریش ناکەی بۆ بەرهەمێنانی ئەم کللتورە هەموو هێزێکی سیاسی لە وڵاتەدا خۆی بە هەڵگری پایامێکی ئەبدی مێژوو دەزانێت پێی وایە لەگەڵ هاتنی ئەو بەهشتێک دروست بۆ لەم نیشتمانەدا لەگەڵ دەرچوونی ئەویش دۆزەخێک دروست دەبێت ئەم پەیامە ئەبدیەتەی مێژوو دەبێت لە عقلیەت و هوشیاری حیزبی سیاسی ئێمە و قیادی سیاسی ئێمە و نخبەی سیاسی ئێمە کە بە معنای کەلیمە من دەیڵێم بوون بە نخبەیەکی بازرگان و ئابووری و بازاڕداگیرکار بوون بە نخبەیەک دەستیان خستۆتە ناوژیانی تاک بەتاکی ئەم ئەندامانی ئەم کۆمەلگایەوە دەبێت ئەمە لە هوشیاری ئەوان دەربهێنرێ دەبێت ئەوان تەسلیم بەم واقع ئەبن کە بەڕاستی سیاست بەم شکلە بەڕێوەدا ناڕوە و ئەمە بەعقلانی کردنی سیاست نییە ئەوەی ئێستا ئەبینین لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستانە بە تایبەتی و دکتۆریش باسکن لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکان یعنی یەک پارچە تەشیر و سوکایەتی و باس و خواستکردنی یەکتریە یعنی ئێمە باسی کەلتوری مێژوویمان کە ئەم کەلتورە حزوری هەیە ئەمە یعنی پێدوانیە بۆ خۆی هێزەکان یعنی بەبێ جیاوازی هەڵبەتکە لێراڵێم یعنی هیچ هێزێک خۆی بە فریشتە نەزانێ هەمویان بۆ خۆیان بەشدار هێزی فریشتەی وجودی نییە ئەمەی لە کوردستانە زۆر جار بۆ منە زۆر جار باسەوە ئەکرێ ئەم هێزە سیاسیانە بەشێکیڵێ یعنی ئەبمە مایی ئەوەی کە ناکۆچی نێوان هێزەکان کەمکەمەوە ئاشتەوایی خوێنم نەڕشتووە لە کوردستان ینی ئەم هێزە سیاسیانە هەمویان تۆمەتبارنی لەم قەزیە ینی هەمویان بۆ خۆیان ئەم خەڵکیان نەخست و سەر کەڵکەڵی ئەم شەڕ و بەریەکەوتنەهبارن لە ئەلفێ و تاوکویە لانی کەم لەو بارەدا گوناهبارن کە کار ناکەن بۆ گۆڕینی ئەم کەرەسەی ئەوان دەتوان بیژوڵێن کار ناکەن یانی تۆ کاکە شەڕی وڵاتی ئێمە کە خەباتی پەرلەمانی دەکەی لە ئێستادا شەڕە بۆ ئەوەی زۆرترین دەنگ بەدەستبێنی وە زۆرترین ژمارەی کورسی پەرلەمانی بەدەستبێنی شەڕ نییە بۆ ئەوەی زۆرترین گۆڕانکاری لە کەرەسەی ناهوشیاری کۆمەلگاکەی خۆدا ئەوەی ئێستا گوزەرێ ئەوە شەڕ نییە بۆ ئەوەی کەوا تۆ بتوانی سلوکێکی تربیەی سیاسی و دیموکراسی لە ناو ئەو کەرەسەی کە لەژێر کۆنتترۆلی تۆدایە بچێنی بۆ ئەویلانی کەمام کەرەسەیە فێر بێ پرسیاری هەبێ فێر بێ ڕخنەی هەبێ فێر بێ خاوەنی خۆی بێ یعنی بگەڕێتەوە بۆ خۆی فێر ئازادیەکانی لە مقدسکەی نەک حیزبی سیاسی ئازادیەکانی لا خۆشەویستکەی نەک سەرکردەی حیزب ئازاد نیشتیمانی لا خۆشەویستکەی نەک گروپێکی سیاسی و نخبەیەکی سیاسی ئەمەیە گرفتی گەورەی وڵاتی ئێمە ئەم هێزە سیاسیانە ئاماژەی بۆکە مەترسیەکانی لەکوێدا یعنی ئەمەش بۆ خۆی خۆ تەشیرەوەی ئێستا ڕاستە و خۆی هێزە سیاسیەکان یاخود خەڵکانێک ئەم شەپۆلە سواری ئەم شەپۆلە بوون و هەریەکەوە بۆ خۆی بە ئاوازێکی خۆی ئەخوێنێت و بەریەکەکەون ئەم ئەیباتەوە بۆ ئەوی کە ئەڵێ هێندەی کە بۆ کێوەڕکێ و بەدەستێنانی کورسی و زۆرترین بردنەوەیە لە ناو هەڵبژارنەکانە کە دروستەکەی هێندە ئەوە نیە بۆ گۆڕانکاری بێەوە بۆ بەعقلانیکردنی دیدی سیاسی بێ لە هەرێمی کوردستانە مەترسیەکەی لەکوێدا مەترسیەکەی لەوەدا کە ئێستا پێگەیشتوین ئێستا بارودۆخێکی مەترسیدارە ئێستا بارودۆخێکی گونجاوی نێودەوڵەتی دروست بووە کە پێویستە هەرێمی کوردستان بکەر بێت یایە کەچی ینی بکرد نیەت یایە تەنها ململانیەکانی خۆیەوە سەرقاڵ کراوە لە هەم حزب لە ناوخۆیە هەم لەگەڵ یەکتریدا هەم حکوومەت و خەڵک وای لێ هاتووە ئێستاکە کاتی ئەوەیەکە کۆنفرانسی جۆرا و جۆری دانیشتنی جۆرا و جۆر ئەنجام بدرێت جددی بیل لەوە بکرێتەوە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەچێت ئێمە پێشماوەیەک دەوترا 100 ساڵ بەسە سایکسبیکۆ تێپەڕووی ترکاتی گۆڕانکاریە لەو ڕێکەوتنامەیە لە خەریتەی ناوچەکە ئەوە ساڵێکی تێپەڕی لە دوایەوە هیچیش نەکرا
وردە وردەوە شەڕی داعش تەواو دەبێ و هیچیشی بەدەستێناوە هێزە کوردەکان ڕەنگ بە عێراق بەرەو بەهێزی بچێ وردە ئەوەشی کە دەستی ئەمە ئەوەیە ئەو مەترسیە کە تەشکیل دروستی کردووە ئەو ململانەیە ناتەبەیە کە لە نێوان حیزبە سیاسەکاندا هەیە جارێک کە دێڵێنەوە بێگومان ڕخنەگرتون و باسکردنی ئەو هەڵەو کەم کوڕانەی کە لە ڕابردووە ئاساییە لە هەندێ قۆناغە یان لە هەندێ ئەوساتە لە ئەکادمیا لە هەندێ قۆناغی باڵێ وەکو هەڵبژاردنە بەڵام ئەوەی کە هەیە زیاتر تۆمەت هەڵبەستنە جنەودانە کە هەم جنێ و هەم کفر پێویستە ئینسانی وشیار پێویستە حیزبی سیاسی لێ دوورکەوێتەوە چیتەوە سەرەوەی دوجارە بێ هێزە سیاسیەکان بەرپرسیار بن لە بەرامبەر ئەوە دیسانەوە بە یاسا ڕێگری لەمە بکەن ئەمە بەچی ئەمە بە عقلی بە کەلتورێک دروستەکرێ عقلێت تێبێ بەرهەم بهێنرێت کە یعنی تەجاوزی ئەم قۆناغە بگە یاخود تەنها بێ یاسایەکە بێت جڵەوگیری لەمە یاساکە هەیە یاسایەکی باشە بەڵام یاسا ئەگەر ئەرزێتەکە باش نەبوو ناکرێت جێبەجێکرێمە یەک دوو ئێمە جیهازێک هەیە لە هەرێمی کوردستان دەستگایەک هەیە پێوتێت داواکاری گشتی بەداخەوە دەستگایە تا حدێک نەیتوانیوە ئیشەکانی ئەوەی چاوەڕوان دەکرێت لێ بیکات ڕخنەی ئاراستە دەکرێت لە ڕابردوودا و چەندین جار ڕوبەڕوو لەگەڵیاندا باسی ئەومان کردووە ڕەنگ بێ تا حدێک گوناحەکەی یاساکە بێ بەڵام تا حدێکیش کولتوری ئەم جیازەوە بووە ئیشی نەکردووە کە لە ئاستێکی بەرزە کە چونکە هەندێک تەشیرەیە ئەگە علاقی بە کەسەکان نەبێ علاقی بە شتێکی دیکەی گشتی بێ ئەوان دەبێت سکاڵاکە بجوڵێنن ئەگەر پەیوەندیدار نەبێ بە کەسێکە حیزبێکی دیاریکراو واتە هەم هوشیاری سیاسی کە زۆر جار کێشەیەکەی لە دادگاکان کەسێک تەشیری پێ دەکرێت ناتوانێت بچێت سکاڵا بەرزکات بۆ لەبەر ئەو ئیجراعاتە ئاڵۆز و معقدەی کە دادگاکان دەگرێتە بەر لە جاتی گرنگی لەوە لە مافە ئەوەیە کە مافت دەستکە بە خێرایی دەستەکەوێت بە 2 ساڵ دەست ناکەوێت بۆیە هەمووی تایە بەرپرسە لەوەیە کە تۆ مافی خۆ دەست نەکەو کە یەکێت تەشیر پێکرد من پێم وایە لەوە دەست پێکەین کە وشاریەکان ئەمانە قێزەوەم کەین لە هەر شوێنەکە کە ڕوویە بۆی بەرنامەکەم تەواو بێ ئەمە دو قسە شتەیە ئەگەر شتێکت ماوە ئیزافەیە دو قسەی خۆت کە لەسەر بەداخەوە وەکو خلاصەی قسەکانەوەیە کە تەشیل لە ڕابردووی بستنەوەی ڕزگاری کوردی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە ئاسێکی بەرزا بووە و تەنانەت بەو زمان و بەو هەناسەی تەشیرە مێژوش بەو شێوازە نووسراوەتەوە بەتایبەتی لە کاتی جەنگەکانە ئەو شەڕە ناخۆیانە پێش شەڕەکانیش من پێم وایە تەشیر و جنێودان بە یەکتری گەشتێتەوەی شەڕەکان کرێتەوە هیوادارم وردە ئەو دەرگایانە بگرین کە تایە تەشیری تا دەرئەچێت و پێم وایە بەداخەوە تاوەکو ئێستاکە کەسانێک لە ئاستی باڵا لە پلەی باڵای حیزبە سیاسەکان یا لە دەسەڵاتی کوردیدا باوەڕی بەوە هەیە کە قسەی زبر و توند و تەشیر بە لایەنەکانی دیکە بڵێت بەڵێ دکتۆر هیچ ماوەی ئیزافەیەک بۆ کۆیتەوەری بەرنامەکە وەکو دو قسە بڕوام وایە حیزبی سیاسی بە حکمی ئەوەی کە کۆی سەروەریەکان لە هەر سەرکەوتنێک بۆ خۆی دەجارێتەوە بەرپرسیاری یەکەم و ئەوەڵ و ئەخێریشە لە هەڵوەشاندنی کۆمەلگا لە هەڵوەشاندن و تەشویحکردنی بوونیەی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی ئینسانی کوردی و حیزبی سیاسی ئەگەر گەرەێتی ئەم کۆمەلگایە دروست کاتەوە بەر لە هەموو شتێک دەبێت بڕوا بەوە بهێنێ کە چوارچێوەیەکە دیاردەیەکە لە دەرەوەی ڕخنەنیە و دەبێت ئازادی بە ئەندامەکانی بەخشێتەوە لە بریەوەی بەکۆی لایەن بکات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاس بۆ دکتۆر سامان فەوزی توێژەر لە یاسای ڕاگەیان سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی دیکە بەخۆی گەورە و میهرەبانتان دەستپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. لەم بەرنامەیەدا باز لە ئیدارەی نوێی ئەمریکا و تێڕوانینی بۆ ئیسلام دەکەین. لە میوانەکانم دەپرسمە ئیسلامیەکان تاکو ئێستا چۆن لە سیاسەتی نوێی ئەمریکا تێگەیشتووە. ئەمڕۆ بە ئاگر و ئاسن بەسەر ئەو وڵاتە مستەزەفە موسڵمانانە وڵاتی هێزەکانی خۆی ناردووە و خەڵک ئەکوژێ بەبێ تاوان و ئەوش ڕۆلی زۆر قورستر و خراپترە لە کەسێکی وەکو ترامپ ئەمڕۆ بۆ جیهاتی موسڵمانە نەگرێت. ترامپ زۆر لێدوانی سەیر و سەمەرەیدا هەندێکی بەڕاستی بە نەشارەزایی هەندێکی کەمێک زانیاری هەبوو خۆی زۆر لە سەرۆکەکانی ئەمریکا تووشی ئەو دەردەبوون. یەک لە مستەشارەکانی ئێستای ترامپیش کە باسی کوردیان کردبوو ئەو وایزانی بوو جۆرە پەنیرێکە. پێچێ ئەو زیاتر باز لە ئەمریکا بکە ئەوەی دژی ئەمریکا بێەوە ئەوەی ئەفسیل بێ لە ئەمریکا بەڕێخوە چکە بەڵێن بە دەنگەرەکانی یاوە دژی ئەوەیە.
دۆناڵد ترامپ بە شێوازێکی نابابەتیانە و بە شێوازێکی نالۆژیکی سەیری وڵاتانی موسڵمان و سەیری موسڵمانان دەکات بە شێوەیەکی گشتی. تۆ بەهێزیت لە کایە سەربازی پیا ڕۆشت ئەزمونەکەشت بردە پەرلەمان ئەم دوو ئەزمونە کامیان خۆشتر دەوێت کاتێک کە تۆ دەی خزمەتی وڵاتێک دەکەی خزمەتی نیشتیمانێک دەکەی دەبێ خۆت قەرزداربی خۆت دەرۆزەکەربی خۆت نەداربی هاوڵاتیانت کێر بن. پەرلەمان ئێستاوە بوو بۆ مێژووە و قسەکەوەیە بیری پەرلەمان ناکەی. قەناعەت ماوەی کە دەنجی بە مەڕوان گەڵاڵیدا لەوانە ئیوا هەبێ نوێژ نەکات و ئەگەر فەرەزنا بەس نوێشکەرەکانیش دەرجیان بە مەڕوان گەڵاڵیدا بێ بەڵام کە دەبێتە ئەندامی پەرلەمان دەبێت نوێنەرانی خەڵکی بکات و خۆی بە نوێنەری هەموو خەڵک بزانێت. لە کوردستانی ئێمە یعنی عەقڵیەتی سیاسی ئەو نوڵوجەی نییە کە بزانێتن کە کاری پەرلەمانتاری لەگەڵ کاری سیاسی زۆر لێک جیاوازە. دەناخۆ خەڵکی کە چۆتە پەرلەمان شوێن کاکە خۆلەکە کە بێکی دیکە نهاتووە. هەستە کرێ کە ئەندام پەرلەمانەکان بەجیا بەرەو ئاڕاستەیەکە ڕۆن سیاسەکانیش بەجیا بەرەو ئاڕاستەیەکی تر لەسەر بچی. من دەڵێ مەگە بمانەوێت ئەو وڵاتەمان بەرەو پێش ببەین خزمەت گوزاریەکان زیاتر بکەین هاوڵاتیان دڵخۆشتر بکەین دەبێ ئیشی گونجاو بدەینە پیاوی شایستە و لایق جا لە هەر کەسێکی هەیە